بەڵام بەخسەکردنی زیاتر لەبارەی گرنگی پاراستنی ڕووەکامە جۆرە سروشتیەکان گوڵ و گیان سروشتیەکان لە ستودیۆ میانداری بەڕێز عەلی مەلا گەڵاڵی پسپۆڕی ڕووەکامە جۆرەکانمان کردووە. بەڕێز عەلی مەلا گەڵاڵی بەخێر بێت. زۆر سپاس بە ئامادەبوونتان. کاتێک گەشتیار ڕووەکاتە ناوچانە پێمان وایە تەنها فرەدانی پاشماوەکانیان ڕەنگە زیان بە ژینگە بگەێنێ، ئەمەش زیانگانێکی دیکە نییە بە ژینگە؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. بێگومان گەشتیارانمان لە کاتی بەتایبەتی لە وەرزی بەهاردا کە سەردانی ئەو شوێنانە ئەکەن زۆرترین کات زیاد لە ئەوەی کە گەشتەکەی خۆیانەکەن کە پەیوەندە بە تاچی خۆیانەوە زیاتر ژینگە پیسەکەن. یەکێک پیسکردنی ژینگە بێزگەلەوەی کە پاشماوەکان فڕا ئەدەن و لە هەمووی نەخۆشتر شێواندنی سروشتی ناوچەکەیە. ئەگەر سێرێکی ئەو دەڤەری لای خۆما دەڤەری باڵەکایەتی بکەن یاخۆ هەر دەڤەرێکی تریان دەڤەری بارزان یاخود گارە یاخود قەرەداخ و پیرەمەگرون ئەو شوێنانە ئەو هەڵەبجا ئەو شوێنانە سروش شێواندنێکی زۆر پێوە دیارە لە وەرزی بەهار. یەکێک لەوانە کە زۆرترین پشتی شێری بەرەکەوێت لە وەرزەدا گوڵەشلێرە. بێز گوڵەشلێر بە حکمی ڕەنگەکەی بە حکمی جوانیەکەی خەڵک جەزبەکە خەڵک ڕایەکەشی بۆ لای خۆت ئیدی بە ناچاری خەڵک لەگەڵ ئەوەی کە جوانی کە ئەزانێت ئەو دەشتایە ئەو چۆڵ و چایە ئەو گوڵەشلێرانە جوانیەک بە سروشتە بەخشن هەم جوانیەشیش بەوانەوە گوڵاوێ لەو شوێنابێ لەو شوێنابێ بەڵێ ینی پەندی کوردەڵی گوڵ لەسەر لە قەنجینە بەرج لە جێ خۆی سنجینە. مانەوەی ئەو گوڵانە گوڵی شلێر بە تایبەتی وەکو بڵێن لە باڵەکایەتی لەو دەڤەرێک کە دەڤەرە بە ژیانی گوڵەشلێر لە مستەوایەک دەست پێەکە لە سەروی 1500 مترە هەتا 2500 لەوانەیە لە خوار و لەسەرەوە کەمەک شتێکتر هەبێت مەسەرەن تاکتاکە ببیندرێت بەڵام ئەوە ژینگەی ئەو ڕووەکەیە. ئەو ژینگەی ئەو ڕووەکە جاروەهای دێتە 1200 1300 بەهۆی لەباری لەوانەیە کەش و هەوا گۆڕانی کەش و هەواش ئیدی شلێر گوڵی شلێر کە بە بادینیشی پێڵێن سەرنوخین و بە هەورامی پێڵێن گوڵاڵە برما لە پێناومانەوەی خۆی هەموو شتێکەکە یەکێک لەوانش گوڵکردنە گوڵکردنەکەی بۆ بەرەکەیتی. بەڵام لەگەڵ ئەوەش گوڵەشلێر تەنها بە تۆکەی گەشە ناکات بەڵکو پیازیشی لە ژێرەوە هەیە کە ڕێگایەکی ئاسانترین ڕێگایە بۆ ئەوی گوڵی شلێر بتوانێت ئێستا گوڵانی بۆ شێوە لێکراونەتەوە ئەتوانێت بڵێن هیوایە هەیە جارێکی دیکە گوڵ بکاتەوە لەوانەیە بە حکمی ئەوەی ئەگەر بێت و ئەگەر پیازەکەی دەرنەکەی ئەمێنێتەوە بە دڵنیای ئەمێنێتەوە لەبەرەوەی گوڵی شلێر ئەساسیەکەی ئەو کۆمەڵە ڕووەکێکمان هەیە کە بە لە زانستی ڕووەکناسی و پێوێنەوترێت جیۆفایتە واتە ئەوانەی لەژێر خاکن جا ئەوە پیاز بێ یان ڕێگێکی ڕایزۆم بێ ڕێگی ئاسایی ڕایزۆم بێ یاخود کۆرمە بێ یاخود تیوبەر بێ بێزگە لە خۆی کێشەی ئێمە چیە تەنها شلێر تووشی ئەو کارەساتە نابێ سەر کوردستان گوڵی زۆر زیاتریشمان هەیە هەڕەشەی لە ناوچوونی یەکجارەکی لە کوردستان چی بکەین لەو هەڕەشە بیان پارێزین لە ناو نەچن بەخۆی بەرنمەیەک لە چەند ساڵانی ڕابردوو هەبوو بەرنمەی بە زانستکردنی ئەو ناوچانە لە ڕووی ئەکادمیەوە بە چێوماڵکردنی و خستنە ناو شوێنیشی تایبەت کە پێی دەوتێت ناوچە پارێزراوەکان ئەوەی پێشوو کە مەسەرەن لە لای باڵەکایەتی هەمان بوو هەڵگۆرد ناشناڵ پارکی هەڵگۆردی سەکران هەبوو و کە من یەکێک بووم لە ئەندامەکانی بەرپرسی پلۆرا و فاونا بووم خۆشبەختانە لەوانە بەرنمەیەکی لەوانەیە کاریتر هەبێ بۆ ئیشکردن لەسەر ئەو کاریگەری باش بوو ئەو ناشناڵ پارکە دەرەنجامی زۆر باشە دەرەنجە وەڵڵاهی ئێستا بە هەندێک هۆکاری تەکنیکی وەستاوە بەڵام پێویستی بە دووبارە پێداچنەوە ئەبدێتێکی باشەوێ لە ڕووی زانستیەوە. ناهۆشیاری گەشتیارانە یان چیم زیانگەیاندە بە ژینگە چی بکەین بۆی گەشتار چووە ناوچانە ژینگەکە بپارێزێت ئاگەر لەسەر سەوزایەکە نەکاتەوە ڕێگەی دیکە بگرێتە بەر کە بێگومانەوە شەر زیان بە سەوزایەکە گەێنی ئاگەرکردنەوە لەسەری خۆی ئێستا ئەگری
ئاگرکردنەوە لەو سەردەمەی ئێستا ئەوەندە کاریگەری نابێ ئاگر بەڵام لە ناوبردن و چێڵان و تەنیا هۆکارێک نییە مەسەرم بۆ لە ناوبردنی ژینگەی ئەوانەیە یەکێک لەوانە گۆڕانی پێڵن کلایمت چێنج کە گۆڕانکاری بەسەر لە هەموو گۆیزەی ڕووداوە هۆکارێکی سەرەکی ئەوەیە خەریکە ڕوەک بەرەبەرە ئەوەی خۆی لە دەستەدا هۆکارێکی تر ئاوەدانکردنەوەی شوێنەکانە خەڵکێکی زۆر ئێستا بەداخەوە ئەچێتە ئەو شوێنانە ئەیکات بە مەزرعە ئەیکات بە چێگەی لێ هۆکارێکی تر پێڵەن ئەگرۆفۆرستری ئەو شوێنە طبیعەتی خۆیەتی بەڵام هەستا ئەو مرۆڤانە هەستاون بە چێڵانی ئەو شوێنە و کە چێڵاشت شوێنەکە ئیتر ژینگەی لەباری ئەو ڕوەکە تۆ بلبڕیەکەی ئەوەش هۆکاری سەرشی چیە خۆی مرۆڤ خۆیەتی لەوانەیە ئاگرکەوتنەوە لە وەرزی بەهار کاریگەری لە وەرزی لە مانجی پشپەڕ و ئەوانە کاریگەری هەبێت بەڵام لە هەمووی باشتر ئەوەیە وە هەر لێرەشەوە یعنی ئەو پەیامە بۆ سەرجەم هاونیشتمانیانی خۆشەویست و بۆ ژینگە پارێزان و بۆ بەرپرسانی ناوچەی ئیداریەکانی دەڤەری سۆران و دەستەی ژینگە ئێرە و وەزارەتی کشت و کاڵ و زانکۆکانی کوردستان لە بواری بایۆلۆجیمان هەیە کۆلیژی کشت و کاڵمان هەیە هەماهەنگی بکرێ دەستە بە هەماهەنگی ئەوانە بتواندرێت ئەبدەیتی ئەو ناوچە پارێزراوانە بکرێتە بوارێکی جددی بۆ ئەوەی زیاتر لەبەرەوەی ساڵ بە ساڵ ئێمە تووشی ئەو کێشە ئەبینەوە کە ساڵ بە ساڵش کەمترین وا لەسن ئەگەر ساڵێک ئێستا ئەو بەڕێزە کاک مزەفەر باسی کرد وتی ژمارەی 180 نازام چەند بوو تاوانەوە زۆر زۆرە ڕوەک ئەو ڕوەکە شلێر ڕۆکی شلێر لە ڕووی تۆکردنەوە کەمێک زەحمەتە ئەگەر بە تۆ بچینی ئیلا ئەبێ بێت لە بەڵبەکەیەوە پیازەکەیەوە بیچێنیت ئەوەش کاتی زۆر و بێجگەلەوەش ئەتوانێت لە ڕووی تیش و کەڵچەرەوە بیکەیت بەڵام تیش و کەڵچەرش هێشتا ماوەیەکی زۆرتری ئەوێ تۆ بتانی ئەو ڕوەکە کە لە ڕووی تیش و کەڵچەرەوە چۆن بتوانێت خۆی بگونجێت لەگەڵ ئەو ژینگە نوێی کە لێیەتی بەڵێ ئێمە جگە لەو جوانیەکەی لە گوڵ و لە سەوزایەکان جا بەهاریمان هەیە کە وەکو خۆراک بەکاردێ زۆر گلەی لەواکرێت هەندێک لەوانەی کە ڕۆن لێەکەنەوە بە شێوەیەک لێەکەن و جارێکی دیکە سەر هەڵناداتەوە یان لەم ڕۆژانە کەسێ باسی ڕێواسیە کرد کە چەند ئێستا ڕێواز لە بازارە پەلکی ڕێواز بە نرخی ڕێواز ئەفرۆشن باسی لێکردی نابێت پەلکی ڕێواز لێ بکرێتەوە لەبەرەوەیان پەلکە بێتەوە هۆکاری بوشانەوەی جارێکی تری ڕێواز ئەمە تا چەند زیان بە سروشتەگەێنێ ئەم مامەشێوازە مامەڵەکردنە لەگەڵ ئەو گژوگیانی کە بۆ خۆراک بەکاردێن لە ناوچەکان خۆی شتێکەیە لە کۆمەڵی IUCN هەیە International Union for Conservation of Nature ئەو IUCN پێڵێن ئەو ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ساڵانە لیستێک دروستەکە کاریان ئەوەیە ساڵانە لیستی ئەو ڕوەکانە دروستەکەن کە هەڕەشەی لە ناوچوونیان هەیە جا پێوەرێک هەیە بۆ ئەوەی مەسەرەن هەڕەشەی یەکجارێکی لەسرە یان لە ناوچوونە مامناوەندیە نزیکە لە ناوچوون یعنی جا بە حکمی ئەوەی کە وەرزی بەهار ئێمە لە کوردستان بەگشتی تووشی ئەو حالەتە ئەبین ئەو کەوشکارانی پێڵێن ئەو کەوشکارانەیە کە ڕاستە بۆ ژیانی تایبەتی خۆیان بۆ ژیانی خۆی تایبەتی خۆیان ئەسنە و شوێنانە بەڵام 3 ساڵ بەر لە ئێستاش هەمان پۆستێکم کردەوە بۆ ڕۆکی کوڕادیان کە ئەویش دیسان کێشەیە کوڕادە لە ڕێگە بە پیازەکەی و بە بەڵبەوە هەڵیەکێشن هەڵکێشانی ئەو بەڵبەش لە ناوچوونی یەکجاری ئەو ڕوەکەیە ئێستا لەوانەیە خەڵک پرسیار بکە بڵێ ئاخر ئەوە پیازە بەڵام ساڵ بە ساڵ ئەتۆ بیئەیە گۆڕیت دەستکاری خۆی دەستکاری یعنی بەڕاستی مرۆڤ هۆکاری سەرەکی لە ناوبردننی ئەو ژینگە جوانەیە سەرچاوی سەر هەڵدانەوەکەی لە ناوە لە ناویە بە چونکە ئەو ڕوەکانە زۆربەی هەرە زۆریان لە تۆوە کەمێک گەشەکردنیان کەمێک بە زەحمەتە جا ئەو ڕێکخراوە هەڵەستێت بە دەرچواندنی ساڵانە ڕیدلیستی پێڵێن ئەو ڕێدلیستە
کە لیستی سووری پێڵێن بۆ هەر وڵاتێک ئێوە ئەبدەیت بێتەوە بزانە کاریگەری ئەو ڕوەکە گەیشتۆتە کوێ باری ئەو ڕوەکە مەسەلەن ئێستا لە کوردستان چیمان هەیە مەترسی لەسەر بێ بەخوای بەڵێن کراوە یان نەکراوە جارە هیچمان نەکردووە ئەوە خەریکین واللهی لەگەڵ دووسێ مامۆستا خەریکین یەکێک لەوانە مەسەلەن کە ئێمە جۆرە خێزانێکمان هەبوو ئۆرکیدەیسی پێ ئەڵێن بەداخەوە بە حکمی ئەوەی چەند ساڵ ئەمن توێژینەوە لەسەر کردووە کتێبێکشم لەسەر داناوە لەسەر و ئەو ڕوەکە ئەو شوێنانەیە کە چوومەتە ئەوەی بەر لە مەسەلەن 4 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا چوومەتەوە ئەو شوێنە بوونی نەماوە لەبەرەوەی من بە GPS دا تام وەرگرتووە ئەزانم ئەو ڕوەکە خۆی بوونی لەوێ هەبووە ئێستا ئەچیتە شوێنەوە لە 10 ڕوەک بڵێن لە 20 ڕوەک ئێستا تاکتاکە من لەوانەیە بیناسمەوە یەک دانە دوو دانە ماوە بەس هەر ئەوە نییە هەرچی کۆمەڵی ڕوەکە جیۆفایتەکانە ئەوەی کە بە لە ڕایزۆم و کڕۆم ئەوانە هەموو هەڕەشەی لە ناوچوونیان هەیە و کەنگەر هەڕەشەی لە ناوچوونی لەسەرێ کاردوو هەڕەشەی لە ناوچوونی هەر هەموو جۆرە کاردووەکان هەر ئەوان یعنی زۆربەی هەرە زۆری ئەو ڕوەکانە کە مرۆڤ بە ناتەندروستی لیانەکاتەوە ساڵ بە ساڵ ڕێژیان کەمە بیتەوە ئیتروای لێ دێت ینی هەر گومانێتیان نییە پاش چەند ساڵێک ئەچیتەوە شوێنەکە بوونیان نەماوە نەکرد خۆی ئەوە بەڕێز عەلی مەلاگەڵاڵی پسپۆڕی ڕوەکە هەمە جۆرەکان لە ستودیۆ ئامادە بوویت سوپاس بە ئامادەبوون و شرۆفەکانتان و ماندوونە بن زۆر سوپاس بەخێرات